بناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانێن تا کۆتا زەمان. برایانی ئازیز و خۆشەویستم، لە دەرسی تەفسیرەکەمانە لە سوورەتی ئالی عیمران گەیشتینە لاپەڕەی 69 لە ئایەتی 149 دەستی پێ ئەکەین. مامۆستا سۆران بە بفەرمێ. يا أيها الذين آمنوا إن تطيعوا الذين كفروا يردوكم على أعقابكم فتنقلبوا خاسرين بل الله مولاكم وهو خير الناصرين سنلقي في قلوب الذين كفروا الرعب بما أشركوا بالله ما لم ينزل به سلطانا ومأواهم النار وبئس مثوى الظالمين ولقد صدقكم الله وعده إذ تحسونهم بإذنه حتى إذا فشلتم وتنازعتم في الأمر وعصيتم من بعد ما أراكم ما تحبون منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة ثم صرفكم عنهم ليبتليكم ولقد عفا عنكم والله ذو فضل على المؤمنين إذ تصعدون ولا تلوون على أحد والرسول يدعوكم في أخراكم فأثابكم غما بغم لكي لا تحزنوا على ما فاتكم ولا ما أصابكم والله خبير بما تعملون. بارك الله فيكم. خواهی گەورە جزای خێر بات یا خوا. والله برا بەڕێزەکانم هاتینە سەر ئایەتی 149. خواهی پەروەردگار ئەفەرمێ يا أيها الذين آمنوا إن تطيعوا الذين كفروا يردوكم على أعقابكم فتنقلبوا خاسرين. بابەتەکە هێشتا هەرس جەنگی غەزای ئوحودە و ئەو حاڵەتانەیە کە بەسەر مسلمانانە هات لە غەزای ئوحودە، لە کاتی غەزای ئوحودە کە چۆن مسلمانان تووشی ئەو وەزعە بوون کە ئەتوانین بڵێ جۆرێکە لە شکست و حاڵەتێکی زۆر ناڕەحەت تووشی مسلمانان بوو. لە ئاەتەکان هێشتا دەربارەی ئەو بابەتەیە کە لە دەرسەکانی پێشوە ئاماژەمان پێکرد. جا خوای تعالی ئەفەرمێ لە ئاەتی 149 يا أيها الذين آمنوا ئەو کەسانی کە باوەڕتان هێناوە إن تطيعوا الذين كفروا يردوكم على أعقابكم فتنقلبوا خاسرين. هەندێک لە منافقەکان و هەندێک لە کافرەکان جۆرەها قسەیان ئەکرد لە دوای ئەو جەنگە. بۆ نمونەیەکێ لەو قسانە ئەیانوت ئەگەر محەممەد ڕاستەکە پێغەمبەری خوایە بۆچی خوا سەری نەخست؟ ئەگەر ڕاستەکە پێغەمبەری خوایە خۆ ئەگەر پێغەمبەری خوا بۆیە خوا سەری بخستایە. ئیتر ئەم جۆرە قسانیانی نەکرد. جا خوای تعالی بە پێغەمبەر و بە مسلمانانیش خوای تعالی بە مسلمانان ئەفەرمێ ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ئەگەر ئێوە گوێ بگرن بۆ کافرەکان و بۆ منافقەکان وەکو ئەبوو سوفیان و وەکو عەبدوڵای کوڕی ئوبەی و ئەوانە بەڕاستی هەڵتان نەگەڕێننەوە، ئاژگەستانەکەنەوە لە دینەکەی خوا. خوای تعالی سنەتی وایە لە زمانی هەموو پێغەمبەرەکانە، جاری وا هەیە مسلمانان سەرەکەون، جاری وا هەیە کافرەکان سەرەکەون، بۆ لەبەر ئەوەی خوای تعالی عەبدەکانی خۆی پێ تاقیە کاتەوە. یعنی ئیشی خوا هەروە بووە بۆ تاقیکردنەوە جارجار مسلمانان تووشی شکست دێن، تووشی حاڵەت لێک دێن تاوەکو تاقی کاتۆ کێ ڕاستەکە لەگەڵ خوایەوە کێ ڕاست ناکە. جا خوای تعالی ئامۆژگاری ئیماندارانەکە ئاگایان لە خۆیان بێ بەگوێی کافر و منافقەکان نەکەن، ئەگینا هەڵیان نەگەڕێننەوە، پاشکە زیانەکەنەوە لە دینەکەیان، دوایی ئەبنە خەسارۆمەند و دۆڕاوەک، دوای یەکێکە بن لە دۆڕاوەکان.
پاشان خوای تعالی فەرمێ بەل الله مولاکم ئێوە خوای تعالی خۆی پاڵپشت و پشتیوانتانە هیچ بێتاقەت مەبن دڵنیابن ئەمە تاقیکردنەوەیەکە بۆ ئێوە ئەمە خوای تعالی ئەوێ زیاتر ئیمانتان بەهێزکە زیاتر پتە بن زیاتر ئیتر لە ئیسەودا گۆڕایەڵی پێغەمبەر بکەن سەرپێچی پێغەمبەری خوا مەکەن صلی الله عليه وسلم ئەمە وەکو تاقیکردنەوەیەک خوای تعالی پێرتانەکە ئیتر هەر کەسێ لە قسەی پێغەمبەردا خەسارەکە ئەگەر سەرپێچی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم با ئێوە حەقیش بن دوای ئەدۆڕێن ئاگاتان لە خۆتان بێ بەل الله مولاکم خوای تعالی خۆی پشتیوانتانە وهو خير الناصرين وخوای تعالی باشترین سەرخەرانە باشترین کەسێک کەوا دۆست و مەولاکانی خۆی ئەولیاکانی خۆی سەر بخە خوای پەروەردگارە خوای تعالی پشتگوێتان ناخە بەڵکو سەرتان نەخە سنلقي في قلوب الذين كفروا الرعب دڵنیابن ترس و بیمێک ئەخەینە دڵی کافرەکانەوە بەهۆی ئەو شیرکەوە کە کردویانە بما أشركوا بالله ما لم ينزل به سلطانه لە هەموو زمانێکە خوای تعالی ترس و بیمێک ئەخاتە دڵی ئەوانەوە کە شەریک بۆ خوا قرار دەدەن کە باوەڕیان بە تەنیایی خوا نییە باوەڕیان بەوە نییە کە تاک و تەنیا ئەم بوونەوەرە بەدەستی خواوەیە دائیمەن لە ترس و بیمە دائیمەن لە ترس و لەرزان لە بچووکترین شت ئەترسن بەڵام ئەو کەسانی کە موحیدن کە یەک خواپەرستن کە شەریک بۆ خوا قرار نادەن تەنها لە خوا ترس من ئەبینم جارجار هەندێک لەوانەی کە ئیمانیان زەعیفە کە جۆرێک لە هاوبەش بڕیاردان لە ناو دڵیانایە یەکتایی خوا لە ناو دڵیانە نییە هێشتا یەکلا نەبوونەتەوە بەخوا سەیرەکەی جاری وایە لە جن ئەترسن هەنێک کەسێ ئەوەندە لە جنۆکە ئەترسێ ئەوەندە لە سحر و لە جادو ئەترسێت یعنی زیاد لە حەد گەیشتۆتە حەدی شرک ئینسانی ئیماندار ڕاستە ئەسباب وەرەگرێ ڕاستە هەرچی هۆکارە یەگرێتە بەر هەر لە زکر هەر لە ئەمانە بەڵام ئەمە معنایەوە نیە لەوە ترسێ ئەزانیا مشتە بەدەستی خوایە بەڵام ئەمە خوای تعالی ئەم شتانەی وەکو ئەسبابێ دانا بۆ خوا پاراستن وەکو چۆن خواردن ئەسبابە بۆ ئەوەی پشت ڕاست بێتەوە وەکو چۆن جلوبەرگ ئەسبابە بۆ ئەوەی سەرمات نەبێ عینەن هەندی ئەزکار هەیە هەندێک شتێک وەکو سەبەبێک خوای تعالی ئیکاتە قەڵایەک بۆ ئەتپارێزێ ئەگینا نابێ ئینسان قەناعەتی وابێ کە زەرەر و قازانج بەدەستی ئەوانە ئەوان تەنها ئەتوانن شعوەزەی خۆیان بکەن بەڵام زەرەر و قازانج بەدەستی خوای پەروەردگارە ئەمە زۆر گرنگە ئیماندار باوەڕی پێی هەبێ جا ئەو کافرانە ومەواهم النار شوێن و جێگایان ئاگری جەهەنەمە وبئس المثوى الظالمين بەڕاستی خراپترین شوێن بۆ ستەمکاران جەهەنەمە يعني جهنم ئیتر لە جەهەنەم خراپتر نییە خراپترین شوێنە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێ ئەو کەسانی کە لە دنیا قەت ناخۆشیان نەبینیوە وەکو ڕیوایەتی ئەڵێن فرعون لە ژیانیا 400 ساڵ تەمەنی کردووە قسەی وا هەیە يعني لە قصص الأنبياء و ئەمانە باسە کرێ وەکو اینی ئیسرائیلیات ئێمە بۆمان هەیە گەر مادام مخالف نەبێت ظاهر ئێمە بۆمان هەیە بیگەڕینەوە باسی بکەین ئەڵێ 400 ساڵ عمری کردووە فرعون نەخۆشیێکی نەگرتووە 400 ساڵ ئەم کابرایە طبعا ئەوانەی تریش کە هەرچی کار يعني کار بەدەست و هەرچی زاڵ مستەمکار هەیە کە ناخۆشیان نەبینێت لە دنیا یەک جار پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بەسەر ئاگری جەهەنەمە ئەیان هێنن یان هەڵیانە ژنە ئاگری جەهەنەمە و دەریانەکەنە دەرەوە ئەڵێ قەت خۆشیت بینی ئەڵێ قەت خۆشیم نەبینیوە قەت هەموو ژیانم ناخۆشی بووە ئەو ئیمانداریش کە زۆر مبتەلا بووە کە زۆر ناڕەحەتی بینیوە کە هەرچی نەخۆشی دنیا هەیە سەری تێ کردووە ماڵ و مناڵی لەدەست داوە چی ناخۆشی هەیە بینوێتی لە ڕۆژی قیامەتە یەک جار ئەیکەنە بەهەشت هاودەرێکن خوای تعالی پرسیاری لێکا لە بەردەم هەموو عالەمە ئەڵێ طبعا هەموو خەڵک ئەزانێ نمونەی يعني ناڕەحەتی بووە بۆ نمونە ئەیوب عليه السلام هەموو عالەمە زانێ ئەیوب چەند ناڕەحەتی بینیوە دوای ئەوە خوای تعالی پرسیاری لێکا ئەفەرمێ قەت ناخۆشیت بینیوە ئەڵێ قەت ناخۆشیم نەبینیوە هەر ناخۆشی چییە ئەڵێ نازانم ناخۆشی چۆنە يعني مەسەلەکە ئاوایە بۆیە بئس مثوى الظالمين بەڕاستی ئاگری جەهەنەم خراپترین شوێنە بۆ ستەمکاران خراپترین سزایە ناخۆشترین سزایە ولقد صدقكم الله وعده دڵنیا بن خوای تعالی هەر وعدی خۆی باتە سەر خوای تعالی هەر سەرتانە خا إذ تحسونهم بإذنه يعني ئێوە طبعا تحسونهم ليلة بمعنى يعني تقتلونهم ئێوە ئەیانتان کوشت سەرکەوتنیشی گەورە بەدەست کەوت لە ئەوەڵی جەنگەکەەوە لەگەڵ کافرەکان لەگەڵ مشریکەکانی مەکەیە لە جەنگی ئوحودا مسلمانان يعني سەرکەوتنێکی گەوریان بەدەستێنا حتى إذا فشلتم
وتنازعتم في الأمر وعصيتم من بعد ما أراكم ما تحبون منكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة حتى أو دقيق يوسر كوتن هتا أو دقيق يو فشلتان هنا يعني نيتكان تان قرة سبحان الله حتى أو دقا مسلمان لسر كوتن هابون بلام كاتي تنازع دروز بولا بينتانا كوماليتان أيد بادا بزين أخوارو كاتي بینیان کافرەکان شکاو دەستکەوتێ زۆر بەجێمە ئیتر پەلاماری دەستکەوتیانەدا کاتی ئەوەیان بینی هەر یەکێدا بەزی خوارەوە هەندێک گوتیان بادا نەبەزینە خوارەوە لەبەرەوەی پێغەمبەر فەرموویەتی دامەبەزن سەرکەوتین ژێرکەوتین ئێوە لەشم خۆتان نەبمێنن ئەوانەی لەسەر کێوی تەپۆڵکەی ڕوومات بوون بەڵام خۆیانیان پێ نەگیرا دابەزنە خوارە زۆربەیان چەندەن کێکیان مانەوە لەوێ خۆیان 50 کەس بوون زۆربیان دابەزین چەند کەسێکیان مانەوە ئەو بۆ خالدی کوڕەوەلی دە پشتەوەیان هاتەوە و ئەمانەی سەر تەپۆڵکەکەی کوشت و دوایەوە پشتی لە مسلمانان کرد وعصيتم ياخيبون لفرماني في غمري خاص الله من بعد ما أراكم ما تحبون دوای ئەوە یەک تۆزیە شتان بینی تۆزی خوشتی دنیاییتان بینی هەموو شتەکانتان لەدەستدا ئێمە لە ڕێگا هاتین باس و دەمەتەقیمان لەسەر ئەوە بوو کەوا کۆمەڵێک جاری وا هەیە لە مسلمانان ئەوە نەحەساوە دنیا ببینن بڕۆنە ناو ناز و نیعمەتی دنیاوە لەو پایەی دنیا خۆشیەکانی دنیا پاڕۆپولی دنیا گۆڕێن سبحان الله ئەخر ئەوە کێشەیە ئەوە کێشەیە بەنیەتێکی پاک یەکەم جا بەنیەتی پاک لەبەر خاتری خوا زۆریان لێکەن جاری وایە زۆریان لێکەن ئەڵێن کاکە تۆ فەرموو ئەمی شەبکە ڕێبا بەبا نەیکەم ینی وە زۆر ینی داعی بووە بانخواز بووە مەلای گەورە بووە کاتی ئەیبەنە ناو ئیشەکەەوە ئەڕاتە ناو ئیشەکەەوە سبحان الله ئەگۆڕێ لە جاتی ئەوەی بۆ خوا ئیشکا بۆ دنیا ئیشەکە لە جاتی ئەوەی خەریکی خزمەتکردنی مسلمانان بێ خەریکی خزمەتی ماڵمناڵی خۆیەتی لەسەر حسابی مسلمانان گیرفانی خۆی پڕەکە لەسەر حسابی مسلمانان ئاگای هەر نییە خەڵک چیە بێت چی ناوێت گوێ ناداتی ئاگای لە دنیا نییە دەبنگ بووە ها لە ناو لەزەتەکانی دنیاە يعني ما بس أول شتكان أبيت الدنيا من بعد ما أراكم ما تحبون فمنكم من يريد الدنيا يعني لباكترين خلق إخوة أو كومالا بون كلاقل في غمرة صلى الله عليه وسلم كومالا كان لو كاتا بو دنياك وتناوض اليوم فمنكم من يريد الدنيا زور خطر زور خلط خطر خلق بالفتا نكريتو بني الريبوش لنيك زور خطر مروا ناوي ما دام كسرت نية شايسة أو شنو مروا هي كلمة الدنيا زور خطرة فمنكم من يريد الدنيا ومنكم من يريد الآخرة كومالا يشتان هي بخوا هربو خوايكن كومالا الصحابة حنا قوريان أو أجر خونديه تانو أو صحابيك كاتيوتيان بيغمر كجرا هلو شرر طبعا بلاوك بيغمر كجرا وتيان بيغمر كجرا يتر كومالك الأصحاب حر شككان ينفرده لسات شوكة وتنوتاو وتيان ترتاو بوشي بيك أو صحابة هات لو سيدي كده أمان شو كان دا وكوتنا شكان يفرضها وتي بو واتن وتيان والله ايش بيغمر كجرا ايوتي بيغمر كجرا غير يمش بكجرا لسر او برنامجك او لسر كجرا والله كلش قلغانا كيف فرضها وكلش مشيرك والصفي دجمناني الشق لتي كتلت حتى امن التير اللي دا امن الرمل اللي دا امن الشمشير دا تتعاكوا تاكو جرا جاءوا صحابيك واجروا عليه والله او كردي كسمنا ما دوني سير كان باين او بيوا يسهر كمرت كشهيد بو هر وازن في غمر الشهيد بو يعني تريتش تواو او هر لو كان هاو يسي لا سر او بكل في غمر لا سر كجرا بنظري او اخر شو تبيسي او شن قرنقه خوش يسكانم يعني جيلي صحابه جيلي كي زور جواز بو جا خوي تعالى فرمهني كان لو دقا دنيا شو ناوضل يعني سبحان الله بلام خوي تعالى او لاده ثم صرفكم عنه خوي تعالى او ظروفي لسر مسلمان لاده او وضعي لسر لاده ليبتليكم بو تاقيان كاتوا او حالتك بو حالتك تايبد بو ظروفك تايبد خوي تعالى بسري مسلمانان هناي ولقد عفى عنكم طبعا واني شي لو دقا دنيا شو ناوضل يعني طوبيان كرت باشمان بونوا وخوي تعالى توبه كان قبول كتبوا ليش خوش بو والله ذو فضل على المؤمنين وخوي تعالى خاون فضل هذاش قوريه بس المسلمان انا اذ تصعدون ولا تلوون على احد كاتك لحظاتي راكر نكا خاتبيران داي خوي تعالى وظروفي بسريان هنا مسلمانان رايان كرت پشتیان هەڵ کرد بۆ بەرزایەکان هەنێکیان تەسەورەکەن هەنێکیان گەیشتۆ مەدینە
هەنێک كان ئەو ڕاکردن ڕای کرد هەتا مەدینە نەوەستا. سبحان الله. هەنێک كانش بۆبان بەرزایەکان چوون إذ تصعدون ولا تلوون على أحد. يعني أصلا لا ناكرد ولا كس حد بس أيود بس خوم رزقارم به هو نوزع كنا خوش وزع زور زور نار تنانت لا في غمرش ناكرد صلى الله عليه وسلم هنيك يعني والرسول يدعوكم في أخراكم في غمر قال لدعاء بان يعني يكرد فأثابكم غما بغم دعاء أو طبعا كزانيان شي كارسات يبو جاوان تشوت شي غلطي كان كردوا غم لدعاء غم بسر غمار أو غميك أوهم الصحابة شهيدون غميكي تركوا أمان رايان كردو أو جناح جونيان أنجام ده كراكردن لجنگ لدعاء أو في غمري صلى الله عليه وسلم فرميك قال كبائر الدعاء أو إثر راكردن لجنگ بو بيك لجورتين كبائر كان ما بي إنسان بش لدجمن بكا بنيتي راكردن بس بشكردن لدجمن بنيتي حلق الرانوا يعني بو أوي بقرة دعاء تكتيكيك يعني مجابيته وناقريته لكي لا تحزنوا على ما فاتكم ولا ما أصابكم والله خبير بما تعملون. طبعا خوي تعالى أم وصعي بسر مسلمان هنا وضل شان ذاته وخوي تعالى دعاء أو خمشي هنا يدريان طبعا أو خم وخفتهم يقولون حوريني تاوكو خوي تعالى جاري كتر يعني درسيك بابويان تاوكو جاري كتر توشي أو نارحتنيا وأو حزن نارحتي كأويل لدس يعني شو جاري كتر خوي تعالى وكو بلي وكو أو حزن دوبارنا بيته جاري كتر مثلا لكي لا تحزنوا على ما فاتكم ويك الرويش تازة تواو تازة حمزة ناقريته تازة مصعب يكون عمير ناقريته تازة تواو أوي الرويش وتوباب كانوا دواب كان دوبارنا بيته أما حالات دوبارنا بيته طبعا هو يا كم حالات بو بس المسلمان الراس اللي جنگي بدر يعني مسلمان جنگي بدر شان بيني بلام جنگي بدر جواز بو جنگي بدر حالتك جواز مسلمان لا سركوتنا بون واصلا خوشان بو جنگ نشوبون يعني بلام اما حالتك اما يكم جار مسلمان بو جنگ بچن واخويان جنگ هل بشيرن اخر بلاين اخو امزان جنگي احد جواز الا شيء لو يا پیغمبري خاص صلى الله عليه وسلم خويتي ما درنچي پیغمبري خاص راي وابو درنچن بلام اواني كزوربان رايان كلو دا انا وانا بون كاوان زخي على پیغمبر درشي كوما لا كان جيبون لحماستي بدرة وانا زاني همو روجي همو هوري بارانا لحماستي جنگي بدرة يعني بس پیغمبر ببینم زي ما چيقي والله مكاتيك كتوش بون برگان نگرت بالقرمي وتانيا حساونيا بويا پیغمبري خاص الله وسلم زور جخت لسر مسلمانانا كاتو افرمي داواي جنگ مكر دعاء كمال اخويا الروبرو نبموا اللهم اني اسالك العفو والعافيه بلام اگر خواي شيناي بياوي ميدان برامك بالفعل اواني لجنگي احدها بجدار بون دواي اويا واي شر هناك دواي جنگ هناك وبياوي ميداني شبو بويا اخوي تعالى ليان خوشبو وتوبكاني قبول كرت والله خبير بما تعملون وخوي تعالىش اقدار بهر كارو كردويه كانسان انجامي ده يا ربي خوي بخاتنا وجوانا كان يخوض رحمن في هداية من دي نوري امام خيط كان ما نهو دام زراما في لسر دارتي لسر اسلامتي يا ربي قصير يك نكي دوينة وين عملي بيبي داوائل يك نكين لاخوات دوينة وين جيب يا رب العالمين امين